سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی پێرت پێتان دەگەمەوە. لەم بەرنامەیەدا باز لە ڕاپرسی دەکەین. لە میوانەکانم دەپرسم لە هەرێمی کوردستاندا هەر کەس و لایەن و دەستگای گەڵدەسێت ڕاپرسی دەکات بەو شێوازەی کە خۆی دەوێت. ئایا ئەو ڕاپرسیانە ئاسایی و یاساین؟ ئایا هەموو دەستگایەک دەتوانێت ڕاپرسی بکات بۆ هەر بابەتێک کە خۆی دەیەوێت؟ و ئەنجامانەی کە ڕاپرسیەکان بەدەستی دێنن تا چەند جێگەی متمانن؟ ئەوەی پەیوەستە با ڕاپرسی ئەلکترۆنی و سایت و پێگە ئەلکترۆنیەکان کە زۆر ئاسان دەستکاری دەکرێت چارەسەر بۆ ئەمانە چییە؟ بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە دەچمە لای میوانەکان. سەبارەتەوە بەتەمەن مادەم هەر شتێک لە ڕووی قانونیەوە کە ڕێگری لێ نەکرابێت کەوات ناکرێت بڵێن نایاساییە وە بیریشمان نەچێ بابەتی ڕاپرسی یاخود ڕاوەرگرتنی خەڵکی دوو لایەن هەیە یاخود دوو جۆر یا دوو بەشێ بابەتێک بەشێکیان ئەوەیە کە دەستگای ڕسمی حکوومەت پێ هەڵەست دەستگای ڕسمی سیستەمی سیاسی ئەو وڵاتە پێی هەڵەستێت جا لەسەر ئاسی وڵات بێ لەسەر ئاسی هەرێم بێ لەسەر ئاسی محافەزەیە کەمتر یا زیاتر ئەساسی تەبەقێکی معەیەن بێ ئەمە بابەتێکە ئەوتی کە دەستگاکانی تر پێی هەڵەستن دەستگا ناڕسمیەکان حیزبێکی معەیەنە قەناتێکی معەیەنە سایتێکی معەیەنە ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنیە یا ڕێکخراوێکی نەحکومیە NGO پێی هەڵەسێ ئەمە ئەم دوو شتە لێک جیاکەینەوە. ڕاپرسی بە شێوە گشتیەکەی ئەوەی کە ڕسمی و ئەوەی کە لە جیهاتی ڕسمیەوەدا ئەبەزێنێت و کار لەسەر نەتیجەکەیەکری ئەمە بابەتێک هەموو کەسێک پێی هەڵناسێ بێ حکوومەت ڕێی پێ بە یاخود ئەو جیهاتێکە لەوێ باڵا دەستە ئەوەی کە ناڕسمیە دیسان بەر ئەنجامەکەشی ناڕسمی ئەبێتەوە بنیاد لەسەر ئەمە ئیشکالێکی تیان هەروەک چۆن ناڕسمیە جیهاتێکی ناڕسمی پێی هەڵەسێ و نەتیجەکەشی دیسان و ناڕسمی بێت و ملزەم نایە بۆ هیچدانێک لەم ڕۆ و مادەم هەشتە کە قانون ڕێگری نەکردبوو کەواتە بنیاد لەسەرەوەی هەرچی شتێکە بە قەدەغەکرا و بە ناشەرعی بە نایاساییدانرابوو کە ڕیپەدرا کەواتە ئیشکالێکی تیان. دیارە ڕاپرسی دوو جۆرە، زۆرشان ڕاپرسی فەرمین کە ئەوە دەستگایەکی فەرمی دەوڵەت پێی هەڵەسێ کە بە پرسیارەتی قانونی ئەگرێتە ئەستۆ دەربارەی ئەوەی کە ئەو ڕاپرسیشە ڕاستەقینە و ڕاست و دروست و دادپەروەر بێ فتوفێڵی تایە نەبێ وەکە ئەڵەی ڕاست و دروست بێ و فتوفێڵی تیان نەبێ و دەستگایەکی ڕسمی پێ هەڵبستێ واتە ئەو دەستگایە ئەکەوێتە ژێر چاودێری بەسەڵاتی تایبەتمەندی وەکو پەرلەمان یا بەپێی سروشتی بەڕێوەبردنی وڵاتەکە دادگاکان داواکاری گشتی هەتا دوای. جۆری دووەمی ڕاپرسیە و ڕاپرسیانن کە نافەرمی ئەم ڕاپرسیانە زیاتر نرخێکی معنەوی و نرخێکی ئەعلامیانەیە هیچ نرخێکی قانونی هیچ نرخێکی ڕاستەقینەی نییە. هەر بۆیە بینی ئێستا بابەتی ڕاپرسی بۆتە بابەتیشی زۆر سیر هەر کەسێک بخۆی پەیجێکی لە فەیسبوک داناوە وەبسایتێکی داناوە ڕاپرسی جۆرا و جۆرەکەن ئەمانە بەشێکن لە شتێکی ناڕسمی هیچ ئاعتیبارێکی قانونی و هیچ ئاعتیبارێکی ڕسمیان نییە و لە ڕاستیشە ئێمە بۆ ئەوەی کە لە کوردستان وەکو وڵاتانێکی تر جۆرێک لە ڕاپرسیمان هەبێ کە لانی کەم بتمانە پێکراوە بێ ئەوەیە کە ئەبێ ئەو دەستگان نافەرمیانەی کە هەڵەسن بەو کارە لەسەر ئەساسی متمانی پیشەیی خۆیان کارێکی وا بکەن کە متمانە بەدەستبێنن. یعنی لە ئەمریکا لە ئەوروپا دەستگای نافەرمی هەیە کە ڕاپرسی ئەنجامەیە بەڵام لەبەر ئەوەی کە متمانی دروست کردو و متمانی خۆی نادۆڕێنێ بۆیە بە تەواوەتی چۆن دەستگایەکی ڕسمی ڕاپرسیەکە بگرێت لە ئەو زیاتر پاک و بێگرد و دادپەروەرەیەکە. بەڵام ئەوانی کوردستانی خۆمان دیارە بەداخەوە نەخێر دادپەروەر نییە و تەواو ڕاست و دروستیش نییە و لە ژێر هیچ چاودێریشانی. خۆی ڕاپرسیە بێ دەستگایەکی باوەڕپێکراوە هەستێ ڕاپرسی بکە. طبعا لە کوردستانە زۆر شتێکە هەیە نە ئاساییشە و نەیاساییشە ڕاپرسی یەکێکە لەوانە. ئێستا یعنی ڕاپرسی بە شێوەیەک وا زۆر بووە کە هەر کەسێک حتا نەک بڵین ڕێکخراوێکی گەورەیان شوێنێکی گەورە دەستگایەکی گەورە شوێنە بچووکەکانیش هەڵەستن ڕاپرسی بۆ خۆیانەکەن کە ئەم ڕاپرسیە زۆر زۆر دوورە لە واقعەوە. ئینسان تۆ بۆیە ڕاپرسی ئەەکەی ڕاپرسیەکە ئەبێ لانی کەم نزیک بێت لەو واقعی لەو کۆمەڵگەیی کە تۆ ڕاپرسەکەی تیا ئەەکەی وەڵامەکانت نزیک بێت لەو کۆمەڵگەیەتەوە. لە ڕووی پرسیاردانانەوە لە ڕووی بڵین پرسیاردانان کە یەکەم بڵین ئیشی ڕاپرسیەکەیە و دواتر ئیشی مەیدانیەکە و دواتر کە گاتە سەر داخڵکردنی داتاکان و شیکاری بۆ داتاکان کە هەر هەمووی ئەمانە ئەبێ کەسی پسپۆر و شارەزا بیکە بەداخەوە ئێستا ئەوانە هیچ لە ڕووی یاساییەوە یعنی ئەگەر سەیری بکەی و لە ڕووی ئەکادمیشەوە هیچ شتێکی ئەکادمی یاساییان پێوە دیار نیە.
بەڵێ دیارە ئەنجامدانی ڕاپرسی وەک یەکێک لەو بنەماکانی دیموکراسی و وەرگرتنی سەرنجی هاوڵاتی لەسەر هەر بابەت و پرسێکی دیاریکرا و بە شێوەیەک لە شێوەکان لە ڕووی یاساییەوە ڕێپێدراوە و یەکێکە لە بنەماکانی دیموکراسی و مەدەنیەت بۆ پرسە جیاوازەکان جا ئەمانە لە شوێنێک یاخود لە ناوچەیەک یاخود لە کاتێک بۆ کاتێکی تر دەگۆڕێ بنمونە ئەگەر لەسەر ئامی سیرکەین ئەکرێت دوو جۆر ڕاپرسی بە شێوە گشتەکەی ببینینەوە یەک لەوانە ڕاپرسی ئیجباریە کە بە شێوەیەک لە شێوەکان لە نمونەی ئەنجامدانی ڕاپرسی لەسەر دەستوریەتەوانێت کە دەوڵەت مولزەمە بەوەی کە هەسێت بە ئەنجامدانی ڕاپرسیەک بۆ وەرگرتنی سەرنجی هاوڵاتیان لەسەر ڕەشنووسێکی دەستور کە بە شێوەیەک لە شێوەکان ئەمە ئیجباریە. جۆری دووەمیان ڕاپرسی لەوەی کە ڕاپرسێکی اختیاریە واتە خۆی ئاکرێت بکرێت ئاشکرێ نەکرێت. ئەمە بە شێوەیەک لە شێوەکان لەسەر کۆمەڵێک قانونەکرێت لەسەر کۆمەڵێک بابەتی تر چ بابەتەکان ئابووری بێت یاخود کۆمەڵایەتی بێت یاخود سیاسی بێت یاخود هەر پرسێکی تر کە لایەن و جیهەتێکی معنی پێوەی پابەند بێت. لە ڕووی یاساییەوە ئەمە ڕێپێدراوە بۆ ئەو دەستگایانە یاخود ئەو دامەزراوانی کە معنین بەم بابەتانە هەستن بە ئەنجامدانی ئەم ڕاپرسیە بۆ دەرکەوتنی ئاستی ڕای هاوڵاتیان لەسەر ئەو پرسەی کە ڕاپرسەکەی لەسەر ئەنجامە. لە ڕووی ئەوەی کە جانبەکەی دووەمی ئایا ئاساییە لە ڕووی وەک یاسایەکەی وتمان یاساییە بەڵام لە ڕووی ئاساییەکەی دەگۆڕێت لە موئەسسەیەکەوە بۆ موئەسسەیەکی تر گونجاو نییە تۆ موئەسسەیەکی دیاریکراو یاخود موئەسسەیەکی معنی نەبیت بە ئەنجامدانی ڕاپرسی بێ ڕاپرسێک لەسەر پرسێ بکەی کە پەیوەندی نەبێ بە تۆ بۆی ئەمە کاریگەری لەسەر هەم ناو ناوبانجی موئەسسەکەتە بێ و لە هەمان کادا کاریگەری لەسەر ئاستی بڕواپێکردن و متمانەی لەلایەن هاوڵاتی و لایەن وەرگرەوە بێت. هەرەمە وای کردووە کە زۆرێک لەو ڕاپرسیانەی کە لەلایەن دامەزراوە یاخود لەلایەن زۆر جار کۆمپانیای تایبەت بە ڕاپرسیشەوە ئەنجامەدرێت میزداقیەتی نەبێ و هاوڵاتی و یاخود دەستگاکانی بیرکردنەوە و توێژینەوە و لێکۆڵینەوە ئەعتیمادی نەکەنە سەر هەمومانەوە ئاکات کە دوجار هاوڵاتی قەرارایەت لەوەی کە ڕاپرسی ئەلف لە ڕاپرسی باجیا ئەکاتەوە کە موئەسسەی ئەلف موئەسسەیەکی معنیە کردوێتی و مزداقیەتی هەیە و لای دەستگاکانی توێژینەوە ئەعتیمادی ئەکرێتە سەر و حتا لە بەحس و توێژینەوە ئەکادیمیەکانی زانکۆ و پەیمانگاکانیشە ئەعتیمادی ئەکرێتە سەر. خاڵیشتر ئەوەیە کە دەرئەنجامی و یاخود بەرهەمی ئەو ڕاپرسیانە ئەوەیە کە زۆرێک لە زانکۆ و یاخود هەتا کۆمپانیاکانی ژەم ڕاپرسیانە ئەکردنەوانێ کە دەستگایکی معنی دەستگایکی ئەکادیمی بەپێی پرەنسیپی ئەنجامدانی ڕاپرسیی زانستی و ئەکادیمی موئەسسەیەک ڕادەسپێرێ بۆ ئەنجامدانی ڕاپرسێک لەسەر پرسێکی دیاریکراو دوجار ئەم جوهدەی کە سەرفی کردووە لەم ڕاپرسیە لێ ئەکرێتەوانێت لە بەرامبەر دەستکەوتنی ئەوەی بە نمونە لەسەر ئاستی کاڵاکەی تا چەندێک هاوڵاتی خواستی لەسرە و کامێ لایەنە خراپەکانی و لە هەمان کاتیشا کامێ لایەنە باشەکانی بۆی کە ئیسفادی لێ بکات و تەطویری بە لایەنە باشەکانی بدات. بابەتی ڕاپرسی کاکێ من بابەتێکە لە بواری بیزا لە بواری زانسە سیاسیەکانە لە بواری مەسائلی تەشریع کاری زۆر قسەی زۆر لەسەر کراوە و بەردەوام کۆر بابەتێکی تر چەندێک لایەنگریەوە ڕەنگە ئەوەندە کەمتر یا زیاتر دژ و نیاری شەوە ئەنیەمەکو لە ڕۆمدێکە ئایا ڕاپرسیکردن ڕاوەرگرتنی خەڵکی جا خەڵکەکە بەعام بێ یاخود تەبەقە و پێکاتێکی معەن بێ ئایا چەندێک جێ ئیعتیبارە ئەمە قسەی لەسەرە بە دیوە ئیجابیەکە و بە دیوە سەلبیەکەشە بەڵام بیرمان نەچێت ڕاپرسی وەکو بابەتێکی وەکوەکێک لەو بابەتانەی کە لەژێر سای سیستەمی دیموکراسیە کاری لەسەر ئەکرێ بەوەی کە بۆ پرسگەلێکی معەن ڕای خەڵک وەرئەگریواتە و کەسانی کە هاوپەیوەندن هاوپەیوەستن پەیوەندیان بم بابەتی تۆ ڕایەن وەرەگری بۆی کە ئایا لەگەڵیتی یا لەگەڵی چۆن پێ باشە چۆن پێ خراپە بنیاد لەسەر مەکێکە لە ڕۆگەش و درەوشاوەکانی ئەو کەسانی ئەوانەی کە بە شتێکی ئیجابیە زان لە سای سیستەمی دیموکراسیە بەڵام بنیاد لەسەر ئەمە جانبە فکریەکە یاخود جانبە نەزەریەکەی بابەتی ڕاپرسیوە بەڵام هەر کەسێکە هەڵ ئەسێ بە ڕاپرسیە بنەکە بێگومان لە بابەتی ڕاپرسیە ئەبێ کۆمەڵگە ئەعتیبارات بە نەزەر وەربگیریە لەوەی کە چەندێک ئەو دەستگایی کە بەکارەکە لەسەر چەندێک جێی متمانەیە چەندێک جێ ئەعتیبارە لە ڕووی
شخصیەتی قانونیەوە لە ڕووی ئیعتیبارەوە لە ڕووی ئەو کەسانی کە بەکارەکاڵەسن پاشان چەندێک ئیعتیباری ئەوانەیە کە دەستکای نەتیجەکان ناکەن و ئەو بابەتانە چییە کە ئەیروژیە نوکاری لەسەر ئەکەن و دواتر لەگەڵ چی دەنگدەرێکا مامەڵە ئەکەن واتە ئەم بابەتێکە و ڕژانویانە ئایا کێیەکە دەنگ ئەیە دەنگدانەکە مەفتوحە یاخود تایبەتە بۆ خەڵکانی کە مهتەم بە بابەتەکەەوە و دیاتر چەندێک نەزیهن لەوەی کە دەستکای نەتیجەکان ناکەن و پاشان بابەتی تر گرنگە لە بابەتی ڕاپرسیەوەش ئەوەیە کە تۆ بابەتێکە خیتە ڕاپرسیەوە ئەو اختیاراتانە چییە ئەو بژادانە چێکە یاوتە بەدەنگی خەڵکی دەنگدەر یاخۆ کەسەی کە ڕاو بۆ چوونەکەی وەرەگە بنیاد لە هەموو ئەمانە پێمان ئەڵێ کە ئایا ئەو ڕاپرسیە شتێکی معتەبەرە یا معتەبەر نییە ئیجابیە یا سەلبیە یاخۆ پشتی پێ بەس یاخۆ پشتێ نابەسێت. بروتم دوو جۆرە ئەگەر ڕاپرسیەکە فەرمی نەبێ ئەوە هەموو کەسێک تۆ دەتوانی بۆ خۆت فۆرمێک دابش بکەیت لە کۆڵانەکەتان ئابزامی چێ پیاوی گەڕەکە یاخود ڕاپرسیەک بڵاو بکەیتەوە چێ باشترین میوەفرۆشی کۆڵانە یا چێ باشترین گۆرانی بێژی ملیە هەتا دوایی هەموو جۆرەکانی تر ئیتر ئەڕوا بۆ سیاسەت بۆ کوێ و ئەمە شتێکە ئێستا ڕێگە پێدراوە وەکو بەڵامەکو پێم وتی ئەمەی تۆی کەیت ئەمەی منی کەم بەم جۆرە نافەرمیە هیچ کاریگەریشی قانونی نییە بۆ ئەو لایەنانەی کە ڕکەبەرایەتەکەن تەنانەت شتێکی تر کە زۆر بەڵامەوە گرنگە باسی بکەم زۆر جار ئەو کەسانی کە ئەم ڕاپرسیە نافەرمیەکەن خۆ پرس بە کەسەکان ناکەن کە ئەمە لە ڕاستیە لە ڕووی دادوەریەوە بەرپرسیارێکی بێتە سەرشانێن یعنی بۆ نمونە منی بەکارهێناوە بۆ ڕاپرسیەک لەگەڵ کەسێکی ترە نەپرسی پێکردوم نە داوای لێ کردوم نە ئاگام لێ لە ئەنجامی شاڵێ تۆ دۆڕایت بەوەنە دەنگ لە خوار ئەوی ترەوەی یعنی یەکێک لە کێشەکانی کوردستان هەرەوە نییە کە ڕاپرسیە نافەرمیەکان ڕاست و دروست نین و بنەمای زانستیتیانە بەڵکو ئەوەیە کە تەنانەت پرس یاخود ئاگاداری ئەو کەسەش ناکەن بە تایبەتی کەسە سیاسیەکان کەسە ناسراوەکان وەکو هەر خەڵکیشی ترێ بینن لە فەیسبوک لە شوێنەکە ئەمە فڵان کەس ڕاپرسی بۆ کراوە کۆمیسیۆن تەنها هەڵبژاردن و ڕاپرسی نیشتیمانی ئەکا کە پەیوەندی هەیە بە بۆنە نیشتیمانیەکانی وڵاتەوە تەنانەت هەڵبژاردننی ناوخۆیی حیزبەکان و ڕێکخراوەکان و سندیکاکان کۆمیسیۆن ئەوەش ناکە چکە بەپێی دەستور بەپێی قانون کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان دەستگایەکی پەیوەندیدارە بۆ پرۆسەی هەڵبژاردن و ڕاپرسی نیشتیمانی نەک هەڵبژاردن و ڕاپرسی حیزبەکان و سندیکاکان و ڕێکخراوەکان و کۆمەڵک لەبەرەوە هەر لە بنەڕەتا کۆمیسیۆن لەباری قانونی و دەستوریەوە ئەو کارە ڕێگە پێیراونیە بەڵام بێگومان خۆ وەزارەتی ڕۆشنبیری دا و دەستگای پەیوەندیدار ئەتوانن بخۆیان یا زانکۆکان بۆ زانیاری لە زۆربەی وڵاتانی دنیای ئەو ڕاپرسیانەی کە پەیوەندیان بە بابەتی زانستی و بابەتی کللتوری هەیە زانکۆکان پێ هەڵەستن بۆ نمونە تۆ باسی کەسایەتی ساڵەکەی ئەمە یا وەزارەتی ڕۆشنبیری یا کۆلێژی زانست مرۆڤایەتەکان و کۆلێژێکی پەیوەندیدارەیەوێ کەسایەتی ساڵ لە بواری خزمەتی مرۆڤایەتی هەڵبژێرێ و ئەوانە ناوەندی زانستی و ناوەندی ئەکادمین لەسەر ئەساسی متمانی ئەکادمی خۆیان بەرپرسیارەتی ئەنجامدانی ڕاپرسیەکان بەڵام منەمەوە خاڵە بۆ ڕوونکەمەوە بۆی بۆ بینەرانیش ڕوون بێ ئەو ڕاپرسی تۆ باسیەکەی ئەوە ڕاپرسی نمونەییە ینی وێنەیە گۆرەگری ئینە ڕاپرسی گشتی خۆ هەر ناکرێت لە هیچ وڵاتێکە جاخوا بێ بە هەموو ڕۆژە خەڵک بەڕێی دەنگانەوە بێ ئادیبزامی چی ئەم ساڵ باشترین گۆرانی پێشە هەموو گەلی کورد بڕوا بۆ دەنگان ئابزانین چێ سیاسی باشە هەموو کورد بڕوا بۆ دەنگان ئەمە بە شێوەی نمونە وەرەگیرێ ینی باڵێنەوەی بە عەرەبی پێڵێن عەینە مثلا 10,000 کەس بەشداری کردووە لەو 10,000 کەسە ئەو کەسە لە ئەوی تر باشتر دەرچووە و ئەمەش مێنێتەوە سەر شتێکی تر مێنێتەوە سەر ینی ئەو دەستگایە چێ زۆر سەیرەکە بۆ نمونە تەلەڤیزۆنەکەی ئێوەی حیزبێکی ئیسلامیە ئەگەر ڕاپرسیەک لە تەلەڤیزۆنەکەی ئێوە بکرێ بۆ کەسێکی ئەلمانی و بۆ کەسێکی ئیسلامی لەبەرەوەی لە ساهشتای بینەرەکانی ئێوە سۆزداری باوەڕی ئاینین ئێوە ئەوە کەسە ئەلمانیەکە لە ڕاپرسیەکەی دۆڕێنێ یا بە پێچەوانەوە لە تەلەڤیزۆنی شەعەلمانیە یا لە وێبسایتی شەعەلمانیە کەسایەتی شەعەلمانی و ئیسلامیەک دابنێنەوە بە دڵنیایی و ئیسلامیەکەی دۆڕێنێ مەبەستەکەم چیە مەبەستەکەم ئەوەیە کە ئەم بابەتی ڕاپرسیانی کە ئەنجامەیرێ بابەتێکن زیاتر چێتە خانەی وروژانی میدیایی ینی سەرنجڕاکێشی بینەر کۆکردنەوەی بینەر چکە ڕاگەیاندن هەوڵەیە کە لە ئێستا کێبڕکێکی تون لە نێوان دەستگا ڕاگەیاندنەکانە هەیە بۆ ئەوی زۆرترین بینەر لە خۆیان کۆبکەنەوە بۆ ئێوە بەشێکە لەو تەکنیکانی کە بەکاریهێنن بەڵام بە باوەڕی من ئەمە ئەگەر بێت و بە شێوەیەکی ڕێکوپێک مامەڵەی لەگەڵا نەکرێ ئەمە سەرەتایەکی خراپە بۆ بێ نرخکردنی حقیقەتی کەسایەتیەکانی وڵاتەکەمان جا من کاڵم کەسایەتی بۆ نمونە تۆڵەی چالاکترین ژن لە بواری ئازادی و مافی ژن خۆ ناکرێتەوە بە شێوەیەکی ڕاپرسی کەسێک کە شایستی ئەوەنی هەڵی ببژێری ئەڵەی کەسێکە لە بواری مافی مرۆڤ باشترین کەسە خۆ ناکرێت کەسێک هەڵ ببژێری کە ڕابردووی پیاکوشتنی هەبێ ڕەنگە لە ڕاپرسیەکە دەربچێ
کەسێک کە گومانمان لە نەزاهەتی هەیە تۆ بڵێ ئەمە نەزیهە، کەسێک کە گومانمان لە ئازایەتی هەیە بڵێ ئەمە پاڵەوانێکی بوێنەیە. بۆیە ئێمە ئەم جۆرە شتانە ئەم ڕووداوانە نابێ وابکە کە ڕاستی و دروستی کەسایەتیەکان و ڕووداوەکانمان لێ بباخکات، چکە ئەمانە ڕووداوی گرنگن، ئەمانە بەشێکن لە بیناکردنی کولتور و فەرهەنگ و قیەم لە ناو کۆمەڵگایە. پێویستەکە زۆر بە وردی لەگەڵ ئەم بابەتە مامەڵە بکرێن، نەکراوە بە بابەتێکی سەرەتایی لە ڕاپرسی فڵانە ئەمە وایە لە ڕاپرسی فڵانە ئەوە هەر بۆ تۆ تێبینی خاڵێکی تریش بکە ئەبینی لە ڕاپرسیەکە کەسایەتی ئەلف دۆڕاوە لە ڕاپرسیشی ترە هە بردوێتەوە، یعنی هەر مەسەن فڵان کەس گۆرانی بێژی باشترین بووە لە ڕاپرسیشکە خراپترین بووە. بۆیە من ئەمە بە بەشێک لەوە زانم کە دیاردی ئەنتەرنێت هاتوتە وڵاتەکەمانەوە یەکێک لە ینی لە قۆناغەکانی جێگیرکردنیا ئەوەیە وەکو شەپۆلێک وایە کە دێشتا کە ڕێڕەوی خۆی بە تەواوەتی جێگیر نەکردووە، چۆن سەرەتا مۆبایل هاتە وڵاتەکەمانەوە شتی خراپی پێکرا. ئێستا خراپ بەکارهێنانی مۆبایل زۆر کەم بۆتەوە. بابەتی فەیسبوک و ئینتەرنێت و ئەم جۆرە بابەتانش بە باوەڕی من وردە ئیتر دۆخەکەی جێگیرترە بێ، بەڵام گرنگە کە حکوومەت نەک بە مانای دیسپلین و پێشلکردنی ئازادی و کۆت و بەندکردن نە بۆ مانایانە، بەڵکو لانی کەم بۆ ئەو بابەتی ڕاپرسی شتانە ئەگەر کەسێک گویستی ڕاپرسیەکی فەرمی ئەنجام بە باشتر وایە دەستگا زانستیەکان سەرۆکاری بکەن. یعنی بۆ نمونە تۆ مەرج بۆ دانیان لیژنەیەکی ڕاوێژکاری زانستی هەبێت کە سەرۆکاری کاری ڕاپرسیەکە بکە، بە تایبەتی ئەگەر ڕاپرسیەکە ڕاپرسیەکی گشتگیر بوو و لەسەر بابەتێکی گرنگ بوو. یعنی بۆ نمونە تۆ دەڵێیت چێ باشترین پەرلەمانتارە، ئەم بابەتێکی گرنگە. بۆ نمونە ڕاپرسیت کردووە چێ باشترین کەسە بێ بەسەرۆشە ئەم وڵاتە، ئەمە بابەتێکە کە لە ڕووی میدیایە و کاریگەری لەسەر داهاتوی وڵاتەکە و بۆچوون و ململانی نێوان لایەنەکان هەیە. من باسی هەندێک ڕاپرسی ناکەم کە ڕاپرسین لەسەر ئاسی ناوچەیەکی بچکۆلە لەسەر ئاسی ڕووداوێکی بچکۆلە، بەڵام ڕووداوە گەورە و گرنگەکان ڕاپرسی لەسەر دەوڵەتی کوردی خۆگەر بۆ نمونە و ڕاپرسیانە بنەمایەکی زانستی و ڕاست و دروستیانە بێ، وڵاتانی تر و ڕێکخراوەکانی تری دنیا بەچوی باخەوە تەماشا و ڕاپرسیەکەن. بەڵام بۆیە ببینە ئێستا ئێمە سەدان ڕاپرسی لە کوردستان کراوە لەسەر دەوڵەت لەسەر لە خۆمان زیاتر هیچ کەس هێر باسیشی نەکردووە، لەبەرەوەی بە شێوەیەکی وا نەکراوە کە لایەنەکانی دەرەوەی ئێمە، میدیاکانی دەرەوەی ئێمە، حکوومەتەکانی دەرەوەی کوردستان، قوسڵخانەکانی بیانی کە لە کوردستان متمانی پێ بکەن، بەڵکو لە بنەڕەتە پیان وایە ئەمە شتێکە کە تەمومژە و ڕاست و دروست نییە. لەوێ لەبەرەوەی دا و دەستگا هەیە کە بە شێوەی زۆر متمانە پێکراوەیکە، متمانە پێکراوەکان وای کردو بازاری بێ متمانەکانی نێشتۆتەوە. بەڵام ئێمە ئێستا لە نەبوونی ڕاپرسیشی متمانە پێکراوی نافەرمین بۆیە باسێکی نێژینە خۆیسە لە هەموو وڵاتیشی دنیا وەکو بۆم باس کردی بە تایبەتی لە وڵاتانی پێشکەوت و ڕاپرسی لە شتی سیرتری شەکەن. جاری وایە لە ناو شارێکی بچکۆلە ڕاپرسیەکەن لەسەرەوەی فلان و فلان جوانترین سەجانەیە بەڕایەوە کامیان جوانترین سەگە، فلان و فلان لە زۆران بازیە زۆر ئازان ساڵی ئەوەنەوە ئەوەنە زۆران بازیان کرد لە شارەکەمان، پێتان وایە کامیان ئازاترە. بەڵام من باسی ئەواکەم کە شتی باشەیە و باشترین هەیە کە شتە باشترینەکان هات ئیتر بازاری شتەکانی کە لاوازە بێ. ئێستا لە کوردستانە یەک ڕێکخراو یەک دەستگا لەسەر ئەساسی متمانی پیشەیە خۆی ئەو کارە بکات، بێگومان تو ئەو کاتە ئەچی ژێ لە ئەوە گری. هەر بۆ نمونە ئێستا تۆ ببینە سەدان تەلەڤیزۆنەیە بەڵام ئاسی بینەرەکانیان وەکو یەکە، سەدان وێبسایت هەیە ئاستی خوێنەرەکان و سیرکەرەکانیان وەکو یەکە نە. هەموو کەسێک خۆی ناتوانێت ڕاپرسیکە. ئەگەر ئێمە سەیری وڵاتان بکەین، لە وڵاتان بڵێن دەستگایەکی سەربەخۆ هەیە کە ئیشی ڕاپرسیەکە و کەسانی پسپۆڕ و شارەزاکاری تیاکەن و ئەو دەستگانەی تر کە ئەیانەوێت لەسەر کارەکەی خۆیان تر هەر کارێک هەبێت لە ڕووی یاساییەوە بێت، لە ڕووی سیاسیەوە بێت، لە ڕووی ئەگەر کەسێک بێ بۆ نمونە سوپەرمارکێتێک بێ بیەوێت بۆ فرۆشتنی شتەکانی لە هەر ڕوویەکەوە بێت ئەڕواتە ئەو دەستگایەوە و بەو دەستگای ئەڵێکە وەرە ڕاپرسیەکەم بۆ بکە، ڕاپرسیەکە بەدڵی خۆشی نەبێ دەستگای ڕاپرسیەکە هەر بڵاوی ئەکاتەوە و ڕاپرسیش ئەوە نیە تۆ بەدڵی تۆ بێ بۆ نمونە. بەڵام ئێستا لە بەداخەوە لە کوردستانە هەر کەس هەڵەستێ بە دڵی خۆی و بە حەزی خۆی ئەیکات. جاری وە هەیە ئەیبینین کۆمەڵگە شتێکی تر ئەڵێ بەڵام ڕاپرسیەکە 100% پێچەوانەی ڕاپرسیەکەڵێ کە لە حاڵەتێکە ڕاپرسی خۆی ئەبێ کاتێ نەتیجەکەت ئەیاتە دەستەوە لە کۆتاییە بە ناقسێ و موجەبسێ بۆ دەرچێ. یعنی ئەگەر تۆ لە 150 ڕێژەی ڕاپرسیەکەت بۆ نمونە بەڵێیان وتووە بۆ پرسیارێکی تۆ ئەبێت لە ناو کۆمەڵگەکەیە کە تۆ ڕۆژانە ئەیبینی و خەڵک باسی ئەو شتاکە لانی کەم ئەگەر 50 تا 53 بڕوە و بێتەوە 47 ڕاپرسیەکە دڕاستە. بەڵام لەوە زیاتر ئەو ڕاپرسیەکە کەواتە خەڵە دەرچووە و تۆ ڕاپرسیەکی ئەکادمیت نەکردووە. خۆی بە تەکیدی وایە، چونکە من لەم ڕۆژانە لە سایتێک بینیم ڕاپرسیەکی کردبوو کە
ڕاپرسی سایتەکان، ڕاپرسی تەلەفۆنی، ئەمە چەند جۆری ڕاپرسیمان هەیە. ڕاپرسی تەلەفۆنی، ڕاپرسی بڵین ئەوەی کە لە سایتەکان و ئەلکترۆنیەکان ئەکرێ. ئەم ڕاپرسیانە ئەتوانین بڵین لە کوردستانە ڕاپرسێکی هەڵە دەرئەچێ، چونکە دەستکاری ئەکرێسا زۆربەی شوێن هەیە نەتیجەکە خۆی ئەزانێت چییە، بەڵام چەند وەکو ڕۆتینیاتێک لە ناو سایتەکەیادایا بۆزێنە و ڕاپرسیەک ئەکات. کەواتە ئێمە لە کوردستانە تەنها ڕاپرسێک ئەتوانین متمانە بخەینە سەری ڕاپرسی بەدابشکردنی فۆرمە، ئەویش دەستگایەکی دیاری کراو کە بۆ ڕاپرسیە و کەسانێکی دیاری کراو کە ئیشی مەیدانیەکەن و کەسانێک کە شیکار بۆ ڕاپرسیەکە ئاکەن. دیارە ئەنجامدانی ڕاپرسی وەک هەر یەکێک لە پرسەکانی تر کۆمەڵێک تایبەتمەندی و خصوصیاتی خۆی هەیە کە دەکرێت دامەزرا و دەستگای گەورە و فراوانی بۆ دامەزرێت و بێتە جۆرێک لە جۆرەکان بێتە بەرهەمێک کە بە قوڵی بەستونی کاری لەسەر بکات. بۆیە ئەمە ئەمانگەێنێتەوەی کە نەخێر دامەزراوەکان بە پیشەی جیاواز و بە مهنەی جیاوازەوە ناتوانن بە شێوەیەک لە شێوەکان هەسن بە ئەنجامدانی هەموو جۆرە ڕاپرسیەک و بە تایبەت ئەو ڕاپرسیانەی کە خاستن بۆ کۆمپانیای ئابووری بێ و یاخود بۆ بابەتی سیاسی و کۆمەڵایەتی و تا دوایی بێت. ئەمە واکات کە ڕاپرسی مؤسسەیەک لە مؤسسەیەکی تر جیاکاتەوە بەوەی کە اعتیباری زیاتر هەبێ، مؤسسەیەکی معنیە و هەموو بنەماکانی ئەنجامدانی ڕاپرسی تیا ڕەچاو کردووە، لەوانە شوێن، لەوانە کات، لەوانە ئەو فیئەی کە تایە هەڵەبژێرێت و ڕاپرسەکەی تیا ئەنجامانە ئاعتیباری هەموو ئەمانەکات، دەرەنجام ڕاپرسێکی ورد و زانستی بۆ دەرەچێت و دەرەنجام ناو و ناوبانگی ئەو مؤسسەیەش ئەباتە پێشەوە ئاعتیبارێکات لەلایەن هەم مؤسساتی ئەکادیمی وەک زانکۆ پەیمانگاکان و هەم کەرتی تایبەتیش وەک کۆمپانیا و شەریکات چ لە ناوخۆ و لە دەرەوە بێت. بۆیە ئەنجامدانی ڕاپرسی کارێکی هەروە ئاسان نییە، کۆمەڵە پرەنسیپ و بنەمای خۆی هەیە کە دەکرێت لایانی معنی و جیهەتی معنی بە ئەنجامدانی ڕاپرسی هەسێت، نەکە ئەوەی کە هەر کەسێک بێوێت لەسەر پرسێک کە خۆی مەبەستێتی ئیسارەی بکات و بیکات بە کاڵایەکی ئەعلامی بە شێوەیەک لە شێوەکان هەسێ بە ئەنجامدانی. دەرئەنجام ئەوە واد لێ ئەکات کە ئەم راپۆرتەی یاخود ئەم ڕاپرسەی کە تۆ کردوتە لای هاوڵاتی ئەعتیبارێکی وای نەبێ و بە شێوەیەک لە شێوەکان کڕیارێکی ئەو تۆی نەبێت کە لە ئاستی دەرەنجامەکانی ڕاپرسیا بێ بە شێوەیەشی گشتی لە سەر ئاستی دەرە و لە سەر ئاستی ناخۆش. علی ئەزەبیگۆڤیچ ئەو مفەکیرە گەورەکەی بۆستۆن کە سەرۆکی وڵاتیش بوو بەڕەحمەت چووە، قسێکی بە قووەتی ئەڵێ لە سایی سیستەمی دیموکراسیە شتێکی پێوتێت ڕانگەیاندنی ئازاد. تو ناتوانین ڕێل ڕاگەیاندنی ئازاد بکری مادەم قەرارە ئازادی بۆ خەڵک فەراهەم بێ لە زمانیشە ئازادی ڕاگەیاندن، ئازادی بوویت بۆ ئازادی دەربڕین، ئازادی گەیاندن کەواتە تۆ ناتوانین ڕێگەیەکی ئەم بابەتەش کە بیزا لە پێگە و سایت ئەلکترۆنیەکانە ڕاپرسیەکەت لە زمانی ئەو بابەتایە کە جۆر لە ئازادی هەیە بۆ ڕاگەیاندن بۆ کای ڕاگەیاندن لە زمانی ڕاگەیاندنی ئەلکترۆنی. ئەڵێ عیلاجی ئەمە ئەوە نیە کە ڕاگەیاندنەکە منعکە بەقەدەوەی کە عیلاجی ئەوەیە کە خەڵک واعیکەی خەڵک هۆشیارکەی تۆ لەوەی کە بە هەموو شتێک نەڵێ باشە، بە هەموو شتێک نەڵێ خراپە، بە هەموو دەستگاکی بە هەموو قسەی دەستگاکی ڕاگەاندن هەڵ نەپەڕێت و بەمەڵ هەرچی ئەو پێوت باشە نەڵێ باشەوەی پێ خراپن. بنیاد لەسەر ئەمە ناکرێت ئێمە ڕێگەی لەوکەین کە فلان سایدیا فلان قەناتیا فلان شوێنیا فلان پێگەی ئەلکترۆنیا فلان سۆشیال میدیا بەکای ڕاپرسی ساوە با ڕێگەی لێ بکەین یاخود لەبەر نەتایجەکەیمان بەدڵ نییە. بەقەد ئەوەی کە ئێمە پێویستەکە لە سەد و سێ شت بکەین کە کارم لەم سەر دو سێ توانیمان لەم جانبەیە سەرکەوتوبین، ئەو کاتە توانین ڕێگری بکەین لە خراپ بەکارهێنانی ئەم ئامرازە بۆ ڕاپرسی خەڵکی. بەواتای ئێمە ناتوانین ڕاپرسی مەشبوه، ڕاپرسی بێمتمانە، ڕاپرسی گوماناوی بنبڕکەین بەقەدەوەی کە توانین کاریگەریەکانی کەم بکەین. ئەوش ئەوەی یەکەم ئێمە هەوڵی ئەوە بین کە خەڵکی واعی بێت، خەڵکی لەو بابەتانەی کە پەیوەندی بۆ هەیە، کاسبکارێک کە پەیوەندی بە کاسبکاری، فەرمانبەرێک پەیوەندی بە فەرمانبەر هەیە، کەسێکی میهەنی کە پەیوەندی بۆ هەیە، یاخۆ خەڵکی عام ئەوەی کە دۆخی سیاسی وڵات، دۆخی ئابووری وڵات، دۆخی کۆمەڵاتی وڵات، دۆخی دینی وڵاتە، ئەم بابەتەی کە پەیوەندی بە تاچی کۆمەڵگایە تۆ لە ڕێی دام و دەستگا جیاوازەکان واعیکەی بەوەی کە بزانی چی ئەوێت و چۆن تعبیر لە خۆی کات و بەچی ئەڵێ باشە بەچی ئەڵێ باش نی. ئەمە یەک. دوو، لە
لە بەرامبەر ئەم دەستگا مەشبوه و ئەم دەستگا متمانە پێ نەکرا ئەم دەستگانەی کە پێی ئەوتە دەستگای سێبەر یا هەشتێکی یا مەدعومە لەلایەن جهتێکی مەجهول جهتێکی مەبەزدارەوە تۆ لە بەرامبەر کۆمەڵە دەستگایەک چەند دەستگایەکی متمانە پێکراوی علمی ئەکادمی دابمەزین بەوەی کە ئەگەر ئەو ڕاپرسیەک و دوان و سیانی بڵاوکەوتی لە فلانشتا زۆرنی خەڵکوە ئەڵیا زۆی دەندەرەوە تۆ لە بەرامبەر بڵێ بنیاد لەسەر بنەمە ئەکادمیەکە من ڕاپرسیم کردو بوون ئاوا ناڵێ ئاوا ئەڵێ ئەمە گرنگە سێ ئەوە گرنگە کە جیهاتی ڕسمی لەمڕۆ لا لە خەڵک بکاتەوە و ڕاست ئەو سۆشیال میدیا و دەستگا جیاوازانی کە ڕاپرسیەکەن هیچیان ڕسمی نین هیچیان ڕێپێ ینی لەلایەن حکوومەت و ڕەنەسب کار بۆ نەتیجەکانیشان دیسانەوە ملزم نییە بۆ هیچ لایەنێک بەڵام ئەکرێ لایەنێک یا چەند لایەنی یا دەستگا چەند دەستگای ئیستیغلالی کا بۆ گومڕای جەماوەریە بۆ چاوبەستکردنی خەڵک بنیاد لەسەر ئەمە ئەکرێ لەم ڕۆژەوە حکوومەت بەوا بچێتەوە یاخود دەستگای ڕسمی بەوا بچێتەوە بۆ پرس و بابەتە گرنگ و دیارەکان هەم بەرچاوڕوونی با بە خەڵک هەم دەستگای متمانە پێکرا و بخاتەکات بۆ ئەوی ڕاوبۆچوونی ڕاستەقینەی خەڵکی وەربگرێ ئەگەر ئەمانە نەکەی ئەو بابەتانە خەڵک تووشی چاوەشەکەی بۆ دووبارە یەکەمەوە دەستگای ناڕسمی و ناحکومی ڕاپرسیەکانیان ڕێپێدراوە بەڵام نەتیجەکان ملزم نییە بۆ هیچ کەسێک بەڵام ئەکری ئیستیغلال بکرێت لە حملاتی انتخابیە لە ناشرینکردنی کەسێک لە جوانکردنی کەسێکە یعنی وە کار لەسەر جەماوەر بکرێ لە دەنگ بەم کەسایەتێ بەوە یاخود دەنگ بە فلان حیزب یاخود دەنگ بە فلان کەناڵ بە لەبەر ئەوەی لە کۆمەڵێک ڕاپرسیا بۆنە پلی ئەو نییە بەدەستهێناوە بنیاد لەسەر ئەمە کاریگەری لەسەر خەڵک دروستەکە بەڵام نەتیجەکەی لە ڕووی ڕسمی و هیچ کەسێک ملزم نییە پێەوەی کە کەسایەتی ئەمساڵ فلان کەس بۆ حیزبی ئەمساڵ فلان کەس بۆ قەناتی ئەمساڵ فلان کەس بۆ ئەمە هیچ ملزم نییە بۆ هیچ کەسێک بەڵام ئەو گرنگە کە خەڵک هەم وشیار کەیتەوە بزانە چۆن دەنگایات و دەنگ بەچێت دەنگ بە چی شتێک ئەیە یەک دووش جیهەتی دەستگای ڕسمی ببوورە دەستگای ئەکادیمی زانستی متمانە پێکرا و دانی لە بەرامبەرەوەی کە ئەو نەتیجە گومڕاکەران یاخۆ نجەسە لێ شوێنەرانە بەڵاوتۆ لە بەرام نەتیجەی علمی بێ بە خەڵکەوە و زائیدەن جیهاتی ڕسمی وڵاتیش بۆ پرس و بابەتە گرنگ و دیارەکان خۆی بێتە مەیدانەوە بۆ ئەوەی ڕاوبۆچوونی ڕاستەقینەی خەڵکی بزانە سەبارەت بۆ بابەتانی کە پەیوەندی بە هەوڵاتیانەوە هەیە. ئێمە لە کوردستانیش و لە زۆربەی وڵاتانی دنیا قانونێکمان نییە بۆ ڕێخستنی ئەنتەرنێت تەنها لە وڵاتە دیکتاتۆریەکانە ئەو قانونە هەیە چکە خۆ تۆ کە قانونێکە دانا ئەو کاتەوە نابێ هەر بابەتەکە بۆ ڕێخستنی ئەوە نابێ ئەو کاتە فەیسبوکەکەی تۆ چێتە ژێر چاودێریەوە تویتەرەکەی تۆ چێتە ژێر چاودێریەوە ئەو کاتە ئازادی ئینتەرنێت لەلایەن خەڵکەوە نابێنێت چکە ئەمە یەکێک لەلایەنە باشەکانی ئەوەیە کە تۆ ئەو شتەی پێوترێ قۆڕحکاری میدیایی دەرفەتە بە کەسێک کە لە لادەیەکە لە شارێکە لە کونجەکە بۆ خۆی وەکو کەسێکی خاوەن میدیایی هەڵسوکەوتکەیان خەڵکەیە کە کەسایەتیش نییە بەڵام توانیوێتی پەڕەیەکی ئەلکترۆنی بۆ خۆی دروستکە سەدان هزار خەڵک بینەریەتی و بەقەدەر هەندێک تەلەڤیزۆن بینەری هەیە یعنی تۆ ناتوانانی کۆتوبەندیکە بە زۆر وتم بابەتەکە بە کۆتوبەند ناکرێت یعنی ئەمە عینەن بابەتی بازاڕ وایە هۆتێل هەیە 5 ستێرە هەیە هۆتێل هەیە 1 ستێرە هەیە بەڵام لەبەرەوەی هۆتێلی 5 ستێرە هەیە ئەوەی کە توانای هەیە چێتە هۆتێلە 5 ستێرەکە خۆ حکوومەت نایە هۆتێل 1 ستێرەکە دابخا 1 ئەستێرە هەیە 2 ئەستێرە هەیە 3 ئەستێرە هەیە 5 ئەستێرە هەیە ساڵ شتی تریش پیا بوو ئەم ڕاپرسیانە ژوایە ئەگەر دەستگایەک متمانە پێکراو بێ بێگومان ئەو کاتە خەڵک ئەعتیبار بۆ متمانە پێکراوەکەی ئەو دەستگایەکە باقی دەستگاکانی تریتر ئازادن بخۆیان بە هەر ڕاپرسی بکەن هیچ بایەخێکی قانونی نییە تەنها بابەتێکی میدیاییە بۆ قسە و باس و بۆ باس و خواس و یعنی خۆ دەزانی ئەمە میلەتێکین زۆرترین ینی میلەتانی پێشکەوت و زۆر کە سەیری تەلەڤیزۆنەکەن ینی من توێژەری کۆمەڵایەتی نیم بەڵام ئێوە توان پەیوەندی بکەن یا لێدوان لەو کەسانە وەربگرین لە وڵاتانی ئەوروپا خەڵک ڕەنگە بە شێوەیەکی گشتی لە هەفتەیەکە چەند کاتژمێرێک تەماشای تەلەڤیزیۆن بکە بەڵام خۆ دەزانی ئێمە یەکیشین لەو میلەتانی کە ینی ئەگەر بەلانی کەمەوە مرۆڤی کورد 4 بۆ 5 ساعات ڕۆژانە تەماشای تەلەڤیزیۆنەکە 4 بۆ 5 ساعات سەیری هەڵقەی تورکیەکە 6 ساعات سەیری ئینتەرنێتەکە لەبەر میلەتێکی بە ئیش و بێکارین و کار نییە و هیچ شتێک نییە و دەرفەتی گەڕان و گشت و گوزار کەمە و لەبەرەوە تاکە شتێک ئێستا خەڵک پێی بێەوەیە کە مۆبایلێکی پێ لە هەموو شوێنێک لە کارەکە لە ماڵەوە لە هەموو شوێنێک سەرقاڵی مۆبایلەکەیەتی بەڵام لە وڵاتانەی تر نا ژیان لەبەرەوەی دەرفەتی زۆری تایە هەموو شتێکی تر لەبەردەستایە لەبەرەوە هەموو تەرکیزەکەی نەخستۆتە سەر مۆبایل و تەلەڤیزیۆن و ئەنتەرنێت وەرزشەکە گەشتەکە کارەکەی کارە خوێندنی هەیە ژیانی تایبەتی هەیە ناخواردنی هەیە مەلەی هەیە گۆرانی هەیە سەمای هەیە کتێب خوێندنەوەی هەیە یعنی ژیان هەمەلایەنەیە بەڵام لای ئێمەوانێ لای ئێماوەیە هەیە و نییە سە ئەنتەرنێتەکە ئەگەر ئەنتەرنێتەکە نەبووە ڕەنگە خەڵکە شێتیش وایە ئێستا خەڵکەکە بۆ هۆی ئەنتەرنێتەکە و بۆ خۆی سەرقاڵ کردووە و سەیری ئەنتەرنێتەکە ئەوگە تۆ دیقەت بێ ینی درنگانێکی شەو بەشێکی زۆر لە ڕەفیق و دۆستەکانمان
خەریکی لایکردن خەریکی کۆمنتکردن سەعات سێشەوە سەعات چواریشەوە سەعات دویشەوە بۆ کار نییە دەوام نییە ینی بارودۆخێکی تایبەتیەکە ئەمە وای کردووە لە ئەنجامی وایە خەڵک بۆ خۆی بۆی کە بابەت دروستەکە با ڕێبکەین لەسەرەوەی ڕاپرسی بکەین لەسەرەوەی ئەم بابەتە چۆنە ئەو بابەتە چۆنە ینی قسە و باسێکە لە نێوان خەڵکەکە خۆی بۆیە نرخی قانونی نییە و کاریگەری نییە ینی بۆ نمونە گەرێمە ڕاپرسێکمان کەوتمانەڵێن دەوڵەتی کوردستان لە سانەوە دووتی بەما بین بە دەوڵەت ئەما بێ بە منچینەیە بیبین بوونەتەوە یەکگرتووەکان بۆ نمونە ئەگەر وتمان جەنابە باشترین ڕۆژنامەوانی هەرێمی کوردستانی لە ڕاپرسیەکەیە ئایا بەمەتۆ بیبەوە وتیان باش ئەمە لێوەشاوەترین پزیشکە لە بواری کاری پشکنینی هەناو ئایا بەوا بێ ئیشە لە زانکۆ متمانە پێکراوەکانی ئەوروپا دێنەڵم بەڵێ ئەم پزیشکە وایە خۆی لە سایتە ئەلکترۆنیەکانە ڕاپرسی ئەو ئێستا کە ئەبینین کێشەکەوەی لە کوردستانە ئەو کەسی کە ڕاپرسیەکە ئاکات و ئەو کەسەشی کە وەڵامی ڕاپرسیەکە یاتەوە یعنی کۆمەڵگەی ڕاپرسیەکە و کەسێک کە هەڵەسێ بە ڕاپرسیەکە هیچ کامیان قابلی متمانە نین چونکە ئێمە ئەو کەسی کە ڕاپرسیەکەکە ئەیەوێت ئەوەی کە حەزی خۆیەتی ڕێژەکەی بێتە سەرەوە و کۆمەڵگە کەشمان بەداخەوە چەند کەسی وا هەیە ڕوات لە چەند شوێنی جیاوازەوە چەندین جار دەنگ ئەیە جیاواز لەمەش ئەو کەسی کە ڕاپرسیەکەی کردووە خۆی ڕێژەکە بەرزەکاتەوە کە ئەمە مشکلەیەکە لە سایتە ئەلکترۆنیەکان ئەمە کە ڕوئەیە بەداخەوە وەکو اختصاصی من کە لە مەسلەی سایت و ئەوەیانە بەڵام ئەکرێت چارەسەری بۆ بدۆزنەوە ئەو کەسانی کە پسپۆر و شارەزان لەوەیە بەڵام ئێستی کوردستانە ناتوانێت سیقە بخەیتە سەر ڕاپرسی ئەلکترۆنی خۆی لە وڵاتانی دێرەوە کەسەکە ئێمە ینی بینیومانە ینی درۆ ناکات و ئەوەشی کە حەزی لێتی دەنگی بۆ نایە یعنی کەسی وە ئێستا لە وڵاتە ئەوروپیەکانە ڕاپرسی ئەکرێ بە ڕاپرسی تەلەفۆنی ینی تەلەفۆن ئەکرێ بۆ ماڵان پرسیارەکەی لێ ئەکرێ وەڵامەکان وسترێ ینی ئەوەنە سیقە و متمانە بە کۆمەڵگەی ڕاپرسیەکەی هەیە و دوایش نەتیجەکە ینی عینەن نزیک بە یان عینەن یان نزیک بە خەڵکی کۆمەڵگەی ڕاپرسیەکەی دەرەچێ کە ئەمە شتێکی باوەڕ پێکراوە و سیقە پێکراوە چونکە وەڵامی خەڵکەکەی لەگەڵ ئەسلی کۆمەڵگەکە لەگەڵ واقعەکەیە یەکەگرنەوە. بەڵێ بە شێوەیەکی گشتی ڕاپرسی بۆ خۆی لە دنیاە بە شێوەیەک لە شێوەکان بەردەوام نیسبەیەک لە غەڵەت یاخود خەتەدا ئەنێت کە نیسبەیەکی کەمە بەنمونە لە سایە 5 لە سایە 6 لە زۆرێک لە وڵاتان ئەگۆڕێت و ئەتیمادن لەسەر ئەو مۆسەی کە هەڵەسێ بە ئەنجامدانیە و ڕاپرسیە لەناو کۆی ئەمە دیار ئەچیت کە باس لەوەکەین کە حەی بێت یعنی وەرەق بێت لەسەر لە ڕێگەی فۆرمە و لە ڕێگەی بینینی ڕاستەوخۆ ئەم ڕاپرسی ئەنجام بدێت ئەمە ئەم نیسبەیە لە سایە 5 لە سایە 6 بۆ ئەمان و لەناو ڕاپرسیە خراپترینیان جۆری بە شێوەیەک لە شێوەکان ڕاپرسی ئەلکترۆنی و ئەنجامدانی ڕاپرسیە لە ڕێگەی وێبسایت و تۆڕە کۆمەڵایەتەکان و ئیلی ئاخری بۆیە ئەمە زۆرترین مەجای خەتەئیتیان زۆرترین مەجای دووبارە و تیکراری لەلایەن ئەو کەسانەوە کە موعێدی یاخود پشگیری لە بابەتە ئەکەن کە ئەیانەوێت بیکەن بە دەنگێکی عامەوە ڕای گشتی بۆیە لە دنیاە ڕاپرسی ئەلکترۆنی کەمترین ئەتیباری هەیە مەیەکێکە لەو نقطانە خاڵیشتر ئەوەیە کە چۆن چارەسەری ئەمە بکەیت یەکەمیان ئەوەیە کە ئەم بەرهەمەی کە ئەکەوێتەوە بازار یاخود ئەکەوێتەوە بەردەست هاوڵاتی و بەردەم موەسەکان یەکەمیانەوەی ئەتیبارێکی وای بەو شێوەیە نییە ڕاستە ئەتیباری هەیە بەڵام ئەتیباری بە هاوشێوەی وەرەقەکە نییە ئەمە خاڵیجان خاڵیشی دووەمیان ئەوەیە کە زۆرێک لەوانەی کە ئەم تەکنەلۆژیا و پێگە ئەلکترۆنیەکان بەکارێنن بۆ ئەنجامدانی ڕاپرسی کۆمەڵێک بەرنامج و کۆمەڵێک ڕێکاریان هەیە کە خۆیان دەیگرنە بەر لەوانەی کە ئەو یوزەرە نابێت دووبارە بێتەوە لە هەر یوزەرێک پێویستە واتە هەر بەکارهێنەرێک پێویستە یەکجار دەنگی تیا بدرێت و خاڵێکی تر داخڵبوونی کۆمەڵێک ئیجراتە لەوانە پارکۆد و گەڕانەوەی ڕیسالەی کۆدە بۆ مۆبایلەکەت و جایتر داخڵبوونەوە واتە بە کۆی گشتیەگەیتەوە کۆمەڵێک ڕێکاری تەکنەلۆژیە کە کەسانی ئایتی کە کەسانی کۆمپانیای مختەز بە بواری ئایتی دەیگرنە بەر لەسەر چۆنیەتی زیاتر کێروی بەرزکردنەوەی میزداقیەت و ئەکادیمی ڕاپرسیەکە لە بۆ ئەوەی کە لە دەرئەنجامە ڕاپرسێکی بۆ دەچوو ڕاپرسیەک لانی کەم
نیسبەی خەڵەتی کەمتر بێت و یاخود بە شێوەیەک لە شێوەکان بێتەوەی ئەوەی کە جەزبی سەرنجی وەرگر ڕابکێشێت جا ئەو وەرگرە وەگو باسمان کرد ئەکرێ هاوڵاتیشی ئاسایی بێکرێت موەسسەیەکی ئەکادیمی بێ ئەوە ئەکرێ دەستگایەکی ئەلامیش بێت بۆیە ئێمە بینین ڕاپرسیەکانی ئەلکترۆنی زۆر جار هەڵەی زۆر گەورەی تیا ئەکرێت و ئاستەکان بە شێوەیەکە کە ڕنگدانەوەی واقعی ئەو کۆمەڵگەیە نییە بۆیە دوجار چکە ئێمە کە ئەڵین ئێستەطلاعی ڕای گشتی یاخود ئەنجامدانی ڕاپرسی ڕنگدانەوەی تۆ مجتەمەعتەوێ ئێستا کاتێک لە هەرێمی کوردستانە ڕاپرسیەک بکرێت لەسەر ئاستی خزمەتگوزارەکان یاخود ڕاپرسێک بکرێت لەسەر هێزە سیاسیەکان و ئاستی کێروی جەماوەری هێزە ویلایەنە سیاسیەکان ئەچید لەوانەیە تۆ بە شێوەیەک لە شێوەکان دەرەنجامێکی ڕاست و دروست بۆ دەرنەچێ بە حکمیەوەی کە یەکەم لایەنی جیهەتی معنی یعنی تایبەت بە ڕاپرسی بە شێوەیەکی ئەکادیمی لە هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان لاوازە و خاڵێکی تر ئەوەی ئەگەر لە جارێتی تەرکیزکەیتەوە سەر پێگە ئەلکترۆنیەکان تووشی ئەو حاڵەتە بیتەوە کە نەتیجەیەکی دقیقت بۆ دەرنەچێت بۆیە چارەسەری دقیقی ڕاپرسی لە پێگە ئەلکترۆنیەکان تەنیا ئەوەیە کە چۆن لە ڕێی ئایتی ئەوانەیە کۆمپانیەکانی ئایتی ڕێکارەکانی دووبارەبوونەوە و تیکراری دەنگدان بە شێوەیەک لە شێوەکان ڕێگری لێ بگرن و بەو ئالیەتانەی کە لە تەکنەلۆژیا ڕێپیاوە بتوانێت کەمترین یاخود نیسبەی خەڵەتی تیا کەم بکاتەوانێت.